بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. بەڕێزان و خۆشەویستانم، منزلە و پەیژە و قادرمەی خواناسی وها نییە کە ئینسانی موسڵمان تەنها لە قۆناغێکا بمێنێتەوە و لە شوێنێکا بمێنێتەوە، بەڵکو خواناسی و تاعەت لە ئینسانە پلەبەندی هەیە، جار بەجار ئەبێ پلەکان ببڕێ. ئەو جۆرە هەمەجێتەی لە عەبدایەتی ئێمە هەیە لە کوردستان، هەرچۆن لە بابەتە عیلمیەکانە هەیە، لە خواناسیشە هەیە. ضرورە ئێمە لە خواناسیمانە ئەو پلەبەندیە بزانین و بزانین چۆن بەرز ئەبینەوە، چۆن نزیک ئەبینەوە لە خوا جەل جەلالوه. منزیلەکان زۆرن. ئیبن القەیم لە کتێبی مەدارج السالیکینە بە درێژی باسی کردوون. منزیلەی یەقظەمان هەیە، منزیلەی محاسبەمان هەیە، منزیلەی تەوبەمان هەیە، منزیلەی ئینابەمان هەیە، منزیلەی ئیعتیساممان هەیە کە منزیلەیەکی زۆر گەورەیە. لە دوای منزیلەی ئیعتیسام و خۆپەنادانە پاڵ خودا، منزیلەی فیرار دێ بەرەو لای خوا. منزیلەی فیرار زۆر گەورەیە. لە قورئانی پیرۆزە ڕەب العالەمین باسی کردووە فەفیڕوا إلى الله، ڕاکەن بەرەو لای خوا جەل جەلالوه. إني لكم منه نذير مبين. پیغمبر صلى الله عليه وآله وسلم أفرمي من ترسێنەرێکی زۆر ئاشکرا و ڕوونم، ئینزارتان ئەکەم بەوەی کە فەفیڕوا إلى الله، ڕاکەن بەرەو پیری خوا جەل جەلالوه. طبعا ئینسان لە سەرەتای عەبدایەتیان ناگاتە ئەم پلەی ڕاکە بەرەو لای خوا، وردە وردە قۆناغبەندی ئەگاتە پلەیەک کە ئیتر بەرەو لای خوا جەل جەلالوه ڕائەکە. ابن القيم أفرمي حقيقتي فرار چۆنە؟ الهرب من الشيء إلى الشيء. ئەوەی ئینسان ڕاکە لە شتێک بۆ لای شتێکی تر. ئەفەرمێ میش دوو جۆرە خەڵکی سەعیدمان هەیە، خەڵکی شەقیشمان هەیە. خەڵکی سەعید، سوعەدای سەرزەوی، ئەوانن کە ڕائەکەن لە هەرچی شتە بۆ لای خوا، بەڵام کەسی شەقی سبحان الله بەعەکسەوە ڕائەکە لە خودا بۆ لای هەموو شتێ. لە نوێژی ئەگرێتەوە، لە ڕۆژووی ئەگرێتەوە، لە تاعەتی ئەگرێتەوە بۆ شتی دونیەوی. بەڵام کەسە سەعیدەکە کامەیە؟ ئەو کەسەیە لە هەموو شتێکی خۆی ئەگرێتەوە لە پێناوی خودایە. بۆیە کاتێک کە باسی فیرار ئەکرێ، ابن عباس أفرمي ففروا إلى الله إني لكم منه نذير مبين. أفرمي ففروا منه إليه، راكن لخدا ولا خدا. طبعا من بابته تصوفية، راكن لخدا منه إليه. وحتى لنوع عبادة كانت أنا كجبجي أكن وبخواي أكن لوش راكن زياتر بشنا قلاية ولا خدا ولا الله جل جلاله. سهل كري عبد الله أفرمي ففروا مما سوى الله إلى الله، راكن لحرجي اشتيك غير خدا تنهابروا اتجاه خدا برون. هند فرموان أهربوا من عذاب الله إلى ثوابه بالإيمان والطاعة، راكن لعذاب إخوة برولاي خدا وبرولاي إيمان هنان بخوا طاعة كرني. أو إمامي هروي أفرمي درجات من لنا أو كسانيك راكن برولاي خوا چن بليشي هي بلي كميان أما إنسان لجهل وراكا برولاي علم. هميشا إما كاتك باسي جهل أكين ناعلمية الذهن من وهستكن كأجر كسر علوم الشرعي نبي مثلا جاهلة، يا علمك لعلمك أي نبي جاهلة. إما دو جور جهل من هي لقرآن بيروزا كباسكري، ين بعموم لأيني بيروزي إسلاما دو جور جهل هي. جهلك من هي جهل عمله، جهلك ما جهل علمه. فعلا لجاهلية علم وازبن ورن برولا علم يك دو لجاهلية عمل وازبن. يعني أبا جهل خزر عالم بو بيوتا أبا الحكم كتيل إسلام نيلان أبو جهل بوشك إيماني بخوا الروشنايتي بخوا درنك ولا ضليا طواب بيوتا جاهل.
بويا هندي الروايات هاتوا أفرمي أجمع الصحابة إجماع ينهبوا على أن كل من عصى الله فهو جاهل. هر كسي عصياني خوابك أو كس جاهلة سربيتشي خوابك جاهلة شو قد جاهل نبي سربيتشي ناكا بجناكا تخوا جل جلاله. إنسان لكردوكاني هموكات توشي جهلك أبيك كم ترخمي أكا شو علم تنها أوني إنسان وكو علم قوري قرتبه أجر نبوة عمل هر جهل بويوتو أنا كسيك أجر بزاني يعني نزاني ونجزاني كنازاني أو جهلي مركبي يعني جهلك دوباره بوتو لسري فهمان تشن كسيك باب زاني علوم بزاني أجر تطبيقاتي نكرد أجر نيكرد عمل هر بجاهل حسابك بويا كاتي إمامي هروي أفرمي فرار بولا إخوة أو وازل جهل بيني برولا علم بيت هردو جورا كيما بس ابن القيم أفرمي شل الروي عمله برولا إخوة ورا شل الروي علمه برولا إخوة ورا دوهم أفرمي شون برو بيري إخوة أروي أفرمي راكي الفرار من الكسل إلى التشمير جدا وعزمة أو إنسان للتمل يكاني واز بينه شانی پیاکە قۆڵ هەڵکا بۆ خوا ناسی و دینداری بەو پەڕی عەزم و جەزمەوە بەو پەڕی جددیەتەوە هەموو ئینسانێک بەشێ جۆرێک لە جۆرەکان تەمەڵی هەیە و جۆرێکیش زیرەکی و وریایی هەیە گەنجێک ئەبینی ئەیهێنی صفاتەکانی سەیرەکەی مەسەلەن لە خەو هەڵسانە زۆر زیرەک و ئازایە وەصیفەتێکی زۆر باشێتی سیرکی لرویشتن با مکتبی زور آزای لخوندنی زور آزای ابینی لنوش کردنی زور آزا و مضبوطه بنام لرجوع سیرکی تماله سیسته هر یک لئیم کامل سیستی و تمالی من هی کامل جدیتیش من هی ابد تمالی کن بکن جدی اینجا فرار برای خوا بوی هرایی افرمی اگر اتوی فرار کی برای خوا برو حول بده هر چی کسل لخوتا میهلا همو بکر جدیت و آزایتی و حزم و جزم لقرآن خذوا ما آتيناكم بقوة تندز بقرب الدين داريته وخواناسيته وعبداتيته أما فرار برولاي خوا جل جلاله أفرمي فرار برولاي خوا من الضيق إلى السعة ثقة ورجاء أو ضيقينا وضلي خود واز بينا بسورة دروة همومي خود واز لي بينا هذه شكل أما يك دنيا خفت وغم ومراق وخيالات أما أنا هم يضلوا دروني داير كردو أو كسي إجاته مرتبة فرار واز لم خمو خيالاتي سنجي خوي هنا برو آفاقي أسمان أروى بجد بخوا بستني زور جورة اللم هموماني خوي إبراهيم آسا هم جاري على علمه بحالي يغنيني عن سؤالي ما دام أو بحالم أزاني إتر بيوزناك خمر ريقا دابنم زور كاد إنسان أيوة خوي الرجاء كان يرزق بو خوي داني خوي الرجاء كان السلامتي بو خوي داني خوي الرجاء كان الشهرة بو خوي داني خوي الرجاء كان علم بو خوي داني دليك ربي دسي خدا لو ضيقتي ذهني خد واز بينا خدايك جل جلاله لدايق بوتو بسوستر لباوق بوتو بسوستر لهمو كسد بسوستر دليك التسليمي به لقليا به إنسان كاتك جيشت أم قناخة ومن الضيق إلى السعة ثقة ورجاء زور قوري دروني زور آرام به أو كاتي خيالات يرشي بؤيني أو كاتي زحمة الرتيئك خوي تسليم برب العالمين كا حسن الظن بخواي خوي هي أزاني برياركاني أو لخوي باشتر لخيالي خوي باشتر جاري وهي كسيك أولادكاني ناصالحا اترميش يخوي مشوش أكا خيالاتي فكري هم ولا من على كان دليان قربيان دردسي خوا جل جلاله جاري وهي كم رزقه هم فكري يتر أم كسل سر رزقه دلي قرب فكري ضعيف يخوتو أم زيقة بتوك وأزلي بين أخوة تسليم برب العالمين كلم زحمة الدرس أو نشاني أو كتوجه يشتى مرحلة فرار أجر تواني لم زيقة الدرس أجر تواني لتمل كان الدرسي هر جاري لداني كانوا برو جديت هاتي نشاني فرار ولا إخوة لجهل كان علمي وعملي لكوا نجات دبو حتما تو فرارك دبر لا رب العالمين هاتوي أفرمي أم بش بلايك لبلكاني فرار بلاي كترمان هي أفرمي بلاي أويك لخبره ودرتي والشهود لخبره ودرتي والشهود شو أنا ابن القيم أفرمي علماء أهل تصوف فرمي أنا
فرمویانە علمی یەقینمان هەیە، عینی یەقینمان هەیە، حەقی یەقینمان هەیە. سێشت ئینسان جارێکە ئەخوێنێتەوە قورئانی پیرۆز ئەخوێنێتەوە باسی جەهەنەم و باسی بەهەشت و باسی پاداشت و باسی سزا، ئەمە علمی یەقینی پێیا کردو ئەهلی دین. بەمە عینی یەقینی ئەفەرمێ ئەوەیە کاتێککە بە چاوەکانی سەر ئەمانە ئەبینێ. حەقی یەقینی ئەوەیە خۆی تیا ئەبینێتەوە. بە نمونە ئەگەر نمونە بە بەهەشت بێنینەوە، علمی یەقین ئەوەیە تۆ علمت بە بەهەشت هەیە. طبعا علم بە بەهەشت زۆر زۆر گەورەیە. إنسان لە ڕۆژی قیامەتە ئەچێتە ناو بەهەشتەوە، سبحان الله ئەفەرمێ عرفها لهم لە سوورەتی محەممەدە، كأنما چۆن کەسێک کە تەلۆکێکی پێیە لەبەر دەستیە یان GPS-ێکی پێیە، هەموو شوێنێکی پێ ئەدۆزێتەوە. بەهەشتا هەموو شوێنێک ئەناسێ ئەم کەس ئەزانێ لەگەڵ چوە ناو بەهەشت نائاشنا نییە بە بەهەشت. هەموو شتێک دار و بەرد و درەخت و کەژ و کێ و هەر هەمووی ئەزانێ، حتا شوێنەکان ئەناسی. شوێنی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەکوێیە، ئەبا بەکر لەکوێیە، ئیمامی عومەر و عوثمان و عەلی لەکوێن، قیاداتی ئومەتی ئیسلامی صلاح الدین ئەیوبی، سیف الله قوتس، یەکە بە یەکە ئەزانێ خزمەکانی خۆی هەموویان ئەزانێ لەکوێن. لێرە لەوە ناچێ دوای زەمانێک قبری باپیری بۆ بدۆزرێتەوە، لە ناو بەهەشتا جێگە و مەوای باپیری ئەدۆزێتەوە. عرفها له. طبعا ئەمە ئەم علمەی هەیە ئێستا، بەڵام کە چووە بەهەشتەوە یان کە لە ڕۆژی قیامەتا وەستا و حیساب و کتاب و لە ناو گۆڕا سەیری کرد بەرەو مەساری باش ئەڕوا، ئەو کاتە عینی یەقینی بۆ دروستە بێ، بە چاوی خۆی شتە بینێ. بەس کە خۆی چوێ ناو بەهەشت و بە حەقیقەت بینێ بە تەحەقق اليەقین. ئەم پلەیەکی زۆر بەرزە. بۆیە ڕەحمەتی خوا لە هەڕەوی بێ ئەفەرمێ فیرار بۆ لای خوا چۆنە؟ ئەڵێ فیرار کە لە خەبەرەکان بچۆ ناو مشاهدەوە بە چاوی سەری خۆت ببینە، دڵت ئەوەندە وابەستەی خوا بێ و ئەوەندە لەگەڵ خوایە بێ کە ئەفەرمێ بەهەشت هەیە کە ئەنەما تۆ چویت و بە چاوی سەرت بینیوتە، کە ئەنەما خۆت تایت و بە حەقی یەقین بینیوتە. ئەفەرمێ ئەو کاتە سوود وەرئەگری. ئەڵێ سەیری ئیبراهیم کە عەلەیه السەلام، ئیبن القەیم ئەفەرمێ لە مەداریجەکە، ئەفەرمێ ربي أرني كيف تحيي الموتى قال أولم تؤمن قال بلى ولكن ليطمئن قلبي. يقيني هي لعلما كرب العالمين مردو زندو أكاتو، بلام أي ببينه خوات شون مردو زندو أكيتو. إيمانة يا إبراهيم أم برسيارة أكيد نا والله يا إلهي بس أما اطمئناني قلبي ورقرب، أما بلا كم برستر به فرارة كم ولا يتوقع ورتر به. يان پیغمبرانی تر علیهم الصلاة والسلام هر یکیان لسوچک و لشوینک و ربي أرني أنظر إليك. موسى عليه السلام خوای أما بدبینم، يعني لعلم يقين وعين يقين تجاوز كم بوشي بو حق يقين ذاتي تو ببینم. أفرمي كاتل لخزمة قرآن أوسي أفرمي لترون الجحيم ثم لترونها عين اليقين. ليرى لترون الجحيم بعلم يقيني أتواني ببيني. لو بقرأك قرآن بخواني تو بسادي لخزمتي قرآنات يا كلبة بشوازك إخواني تو لخزمتي أوستي كأنما لرب العالمين تو أم كلمة وك وحي أبيسي قفتقوي خوايا لقلتويا وقيشتويت أو مرحلة أو قناغيك بتشاوكاني سرد بتشاوكاني ضلط بتشاوكاني علمي يقين همو لقل كلمات كاني قرآن أجي. أفرمي واز للرسوم بين برا أصول برون إن جاء أجنا فرار الرسوم أو عبادة كان جاب جي أكين نيجي كي جوان أكي دز نيجي كي جوان دقرتوه شوار كعد نيجي عسرت كردوه أما الرسوم أكي أصول أكي أو يبتيت الناخي نيجكو الروح حد لقل نيجكات يا قلبي أم الروح تيكلبونه فرار برا ولا إخوة أو مرتبة لو تشي لقوناغي كان بيوسكا تو بز نيجكان الركبكي فقهي نيجكانت بزاني وكو إمام غزالي أفرمي فقهي ظاهري نيجمان وفقهي باطن من هي كاتك الرسومي نيجكي فقهي ظاهري بيوستا كاتك أصولي نيجكي فقهي باطن بيوستا دلت شون بلنا نيجكا همو لحظية شون لقل خواتا أبي شون آقاد لي أبي همو تشركساتك جنگ أكي لقل خواتا هول أدي لنا نيجكا تابي الرجوكات بها ما تشن رسمي نيجمان هي بس آية أصلي رسمي الرجومان هي آية أصلي الرجومان هي آية قالبو نتولى الرجوع بزين بوتشيه بيا مزور كات هول أدين بالرجوع بين
بۆ ئەوەی برسیمان نەبێشتی زۆر ئەخۆین ئەمە هەڵەیەکی زۆر گەورەیە ئەوە ڕسمی ڕۆژوت جێبەجێ کردووە بەڵام ئەسڵی ڕۆژوو ئەوەیە برسیت بێ ئەوەیە تەنانەت خاطراتی خەیاڵت نەتێشتوێ بە هیچ لایەکە بڕۆ هەموو کاتێک ئەگەر لە خوا بوو بێ لەگەڵ ئەوە ژیابی حتا ئێوارە ئەوە فیرارە بەرەو لای خوا جەلە جەلالوه ئەفەرمێ لە حظوظەکانی نەفست هەر هەموو واز بێنە تەجریدی کە تەنها لەبەر خاتی خوا ئینجا فیرارە واتە هەرچی ئەو شتانەی کە دڵت مەبەستێتی حەز ئەکا خەڵک سەنایکە حەز ئەکا خەڵک باشەی بڵێ حەز ئەکا چێژ وەرگرێ لە نوێژ حتا چێژەکەش واز لێ بێنە هەمووی ساغ کەرەوە بۆ خوا خوایە من بەس تۆم ئەوێ ئەمەوێ فیرار کەم بەرەو لای تۆ منه ئیلەیهی ئەمەوێ فیرار کەم لە تۆ بۆ لای تۆ ئەمەوێ لە حوزوری تۆیە ئیستیقرار کەم ئەم مەرتەبە مەرتەبەیەکی زۆر گەورەیە لە خوا ناسی ئینسانی ئیماندار ئەبێت جوهد کاتا بگاتە ئەم مەرحەلە ئەم قۆناغانە لە خزمەتانە کە باسم کرد بە زمانی هەڕەوی و زمانی ئیبن القەیم لە پێناوی ئەوەی هەر یەکێک لە ئێمە ئەگەر چی لە زەمەنی غەفڵەتان ئەگەر چی لە زەمەنی دووری لە حەقیقەتی دینین ئەبێ جوهدکەین هەوڵ بدەین خواناسیمان بەرزترکەینەوە پلەکانمان گەورەترکەین بە قادرمەکانی خواناسیە سەرکەوین ناکرێ لە قۆناغێکی بچووکی محاسەبا بمێنینەوە هەتا ناکرێت لە قۆناغێکی ئەتیسامە هەر بمێنینەوە ئەبێ پلەبەندیکەین بڕۆینە سەرەوە تاوەکو نزیک ئەبینەوە لە مەقامێکی وەها کە مەقامی و مقڕەبینە لە خوا جەلە جەلالوه ممکنە ئینسان بگاتە ئەصحابی یەمین ممکنیشە بگاتە مقڕەبین و زۆر نزیکەکان بگاتە سابقونی ئەوەلین بۆیە هەر یەکێک لە ئێمە ئەبێ ئەم جوهدانە بکە ئەم کەلیماتانە بۆ دڵی خۆم و ئێوەیە ئەم کەلیماتانە بۆ ئەوەیە کە ئێمە بزانین جۆرێکی تر لە خواناسی هەیە قاڵبوونەوەیەکی تر هەیە تەنها ئەم زاهیرەی کە ئێمە ئەیکەین تەنها ئەمە کیفایەت نییە ئەکرێ قوڵ بینەوە قاڵ بینەوە لە خواناسی و دینداریمانە خوای گیان لەم زەمەنی بێکەسیەمانە هانا بۆ لای تۆ ئەهێنین تۆ خۆت نزیکمان کەرەوە لە خۆت یا رب العالمین ئیلاهی داوات لێ ئەکەین لەم گۆماوی غەفڵەتە ڕزگارمان کە ئەزانین هیچ چارەیەکمان نییە و دەستگیرمان نییە تەنها تۆ نەبی بۆیە هانامان هێناوە بۆ لای تۆ یا ئیلاهی بەم مانگی ڕەمەزانە و بە زمانی بە ڕۆژوو بە زیندوکردنەوەی شەوانی قەدرەوە هاوار بۆ لای تۆ ئەکەین یا ئیلاهی ئەگەر چی ئێمە دوور بین لە تۆ خۆت نزیکمان کەرەوە لە خۆت یا رب العالمین ئیلاهی قاڵ و قوڵمان کەرەوە لە نوێژەکانمانە لە تاعەتمانە لە ڕۆژوەکانمانە لە عەبدایەتیمانە بمانگێڕە لەو عەبدانەی کە قبوڵێکی زۆر گەورەیان ئەدەیتێ لای خۆتی یا رب العالمین ئیلاهی بەخوا ئێمە هەڵەوکەم و کوڕیمان زۆر بووە ئێمە یا ئیلاهی کاتێک کە دەست بەرزەکەینەوە شەرم ئەکەین دەست بەرزکەینەوە دەستمان ڕەش بووە لە گوناها ئەمانەوێت چاو بەرەو لای لقای تۆ بەرین بەخوا ڕوومان نییە چاوەکانمان بەرزکەینەوە کاتی ئەمانەوێت دوعایە بکەین زمانمان کورە لە دوعاکانە و هەست بە شەرمەزاری ئەکەین ئەو هەموو گوناهەمان بە زمانمان کردو و دوعاشی پێ بکەین بەڵام ئەزانین فەرمانی تۆیە ئەزانین فەرمانی تۆیە کە فەرمووتە عەبدەکان دوعاکەن و منیش جوابتان ئەدەمەوە بە هیممەتی ئەو ئاەتە پیرۆزانەوە کە باسی دوعاکە بە هیممەتی ئەو فەرمایشتانەی پێغەمبەر صلی الله عليه و سلم کە باسی دوعاکە هانامان هێناوە بۆ لای تۆ یا ئیلاهی داوات لێ ئەکەین بە گەورەی خۆت لەسەر جەم گوناهەکانمان ببورە گوناهێ بە ئاشکرا کردومانە عەفومان کە گوناهێ بە پەنهان کردمان و کەس نەیزانی عەفومان کە گوناهێ زانیمان و هەر کردمان عەفومان کە گوناهێ نەمانزانی یا ئیلاهی عەفومان کە ئیلاهی عەفومان کە لە هەموو جەهلێ بەسەرمانە تێپەڕیوە جەهلێ لە عیلممانە و جەهلێ لە عەمەلمانە هەموو عیسیانە کردمان لە جەهل و جاهیلیمانەوە بۆ خوایە عەفومان کە خوایە بەزەیی بەسەرمانە ببارێنە پەروەردگارە داوات لێ ئەکەین بە ڕەحمەتی خۆت بە بەزەیی خۆت بە کەڕەمی خۆت قبوڵمان کە لای خۆت یا رب العالمین ئەگەر چی ئێمە شایانی قبوڵ نەبین ئیلاهی بە مووی سپی ئەم و سپیانەمان هاوار لە تۆ ئەکەین یا ئیلاهی دوعاکانمان گیراکە و قبوڵمان کە لای خۆت بە بێگوناهی مناڵەکان هاوار لە تۆ ئەکەین یا ئیلاهی دوعاکانمان گیراکە بە تەوبەی جوانی ئەم گەنج و لاوانە هاوار بۆ لای تۆ ئەهێنین و دوعاکانمان قبوڵکە ئیلاهی بە زمانی بە ڕۆژوو هاوار لە تۆ ئەکەین و قبوڵمان کە بە تەراویحەکانمان هاوار بۆ لای تۆ بەرزەکەینەوە قبوڵمان کە ئیلاهی بەخوا ئەمڕۆ ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم زۆر لە ناڕەحەتیایە کە
كافری هەموو جیهان لەسەرمان کۆبوونەتەوە شەیاطینی ئینس و جین دەستە جەمع لەسەرمانن بەخوا پەروەردگارە چارەیەکمان نییە زیندانەکان پڕن لە ئیمانداران یا ئیلاهی تۆ خۆت ئاگاد لێیە خوێنمان ئەڕێژرێ هەتکی ناموس و حورمەتی موسڵمانان ئەکرێ ئیلاهی لەسەر تا سەری زەویە غەریبترین کەسێ ئومەتەکەی پێغەمبەرە صلی الله عليه وسلم دەیا ئیلاهی ئەم حاڵی بێحاڵەی خۆمان بۆ لای تۆ بەرزەکەینەوە ئەم بێدادی و نادادیەی خۆمان بۆ لای تۆ بەرزەکەینەوە ئەزانین کە تۆمان هەی هاوارت بۆ لا ئەهێنین یا ئیلاهی بە ڕەحمەتی خۆت بە بەزەی خۆت بە کەڕەمی خۆت بە گەورەی خۆت ئەم ئومەتە هەڵسێنەرەوە یا رب العالمین ئەگەر چی ئیلاهی ئێمە شایەن نەبین تۆ خۆت شایەنمان کە یا رب العالمین اختلافەکان لە بینمانە کەم کەرەوە یا رب العالمین دڵمان یەکخە یا ئەکرەم الئەکرەمین ئیلاهی داوات لێ ئەکەین بە ڕەحمەتی خۆت بە بەزەی خۆت پلەکانی خواناسیمان پێ ببڕە لە سلکی صالحان حسابمان کە یا ئیلاهی داوات لێ ئەکەین بە گەورەی خۆت لە عارفەکانمان قبول کە ئەگەر چی ئێمە تۆ نەناسین ئیلاهی تۆ خۆتمان پێ بناسێنە پەروەردگارە داوات لێ ئەکەین بە ڕەحمەتی خۆت بە بەزەی خۆت بە کەڕەمی خۆت قبولمان بدەرێ لای خۆت یا رب العالمین ئیلاهی بەخوا حاجەمان زۆر زۆرە شەرمەندەین کاتێ حاجەکانمان بەرزەکەینەوە بەڵام ئەزانین تووڕە ئەبی لێمان ئەگەر حاجەکانمان بەرز نەکەینەوە دەی ئیلاهی هەرچی پێویستێکمان هەیە بۆمان جێبەجێکە ئەومان بێ حاڵ و ماڵە ماڵداریکە ئەومان بێ مناڵە مناڵی پێ عەتاکە ئەومان بە مناڵە مناڵی ساڵحکە ئەومان کەم ڕزقە ڕزقی حەڵاڵی زیادکە ئیلاهی ئەوەمان پەروەردگارە قەرزارە قەرزی سەرشانی سووکە ئەومان نەخۆشە شیفای بۆ بنێرە خوایە شیفا بۆ هەرچی نەخۆشیمانە بینێرە ئەوەی کە ئەیزانین و نایزانین یا رب العالمین یا ئیلاهی داوات لێ ئەکەین زەلیلی سەر جێگەمان مەکە عاقبەتمان پڕخەیر کە یا رب العالمین محتاجی دەسی ئینسانمان مەکە محتاجی دەسی نامەردمان مەکە زەلیلی بەردەسی زاڵمانمان مەکە یا ئیلاهی داوات لێ ئەکەین زەلیلی ناو نەخۆشیەکانمان مەکە پەروەردگارە داوات لێ ئەکەین زەلیلی ناو گوناهەکانمان مەکە خوایە زەلیلی ناو گوناهەکانمان مەکە خوایە زەلیلی ناو گوناهەکانمان مەکە پەروەردگارە چۆن تەیرێک ئەکەوێتە داوی دوژمنیەوە ئەگیرێ ئیلاهی ئێمە دڵمان وەها کەوتۆتە ناو داوی شەیطانەوە خۆی ڕزگارمان کە لە نەفسی بەدی بەدکارمان ڕزگارمان کە ئیلاهی داوات لێ ئەکەین بە ڕەحمەت و بەزەی خۆت ئارامی بۆ دڵ و دەروونمان ببارێنە ئارامی بەسەر ماڵەکانمانە ببارێنە ئارامی بەسەر وڵات و نیشتیمان و کوردستانمانە ببارێنە ئیلاهی داوات لێ ئەکەین ئەم وڵات و نیشتیمانە ئێمە پڕکە لە خێر و خۆشیە رب العالمین ئیمان تایە بەهێزکە تەقوا تایە زیادکە سلکی صالحان تایە بەهێزکە ئیلاهی دڵمان بە ئاگاکەرەوە یەقظەتمان پێ عەتاکە بەهێزمان کە لە دینداری و خواناسیمانە ئیلاهی داوات لێ ئەکەین بە ڕەحمەتی خۆت بە کەڕەمی خۆت بە بەزەیی خۆت وەرمان گرە لای خۆت یا ئەکرەم الئەکرەمین ئیلاهی تو گەورەی خۆت مەمان دەرە دەستی خۆمان هۆ ئەو کەسەی کە قەت سپاردە لای تۆ زایە نابێ زایەمان مەکە یا رب العالمین بۆ یەک چاو تروکانن مەمان دەرە دەستی خۆمان تۆ خۆ سەرپەرشتیمان کە و عەقیدەی خۆمان سپاردەی تۆ کرد ئیمانی خۆمان سپاردەی تۆ کرد ئیلاهی ئەخلاق و ڕەوشتی خۆمان سپاردەی تۆ ئەکەین ئەعمالی صالحی خۆمان سپاردەی تۆ ئەکەین یا ئیلاهی ڕۆحی ماندوو شەکەتمان سپاردەی تۆ ئەکەین ئیلاهی خۆمان خێزان و ماڵ و مناڵمان سپاردەی تۆ ئەکەین یا رب العالمین ئیلاهی لە گوناهی دایک و باوکمان ببورە لە گوناهی برا و خوشەکانمان ببورە لە گوناهی خزم و کەسوکارمان ببورە لە گوناهی خێزان و هاوسەر و مناڵ و وەچەمان تا ڕۆژی قیامەت ببورە ئیلاهی داوات لێ ئەکەین لە گوناهی خۆشەویستانمان ببورە لە گوناهی هاوڵانمان ببورە لە گوناهی مامۆستاکانمان ببورە ئیلاهی لە گوناهی قوتابیەکانمان ببورە ئیلاهی داوات لێ ئەکەین بە ڕەحمەتی خۆت بە بەزەی خۆت لە گوناهی ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم ببورە ئیلاهی هەر ڕەنگێکمان هەیە هەر زمانێکمان هەیە لە هەر شوێنە و گۆیەکی زەویداین ئیلاهی تو گەورەی خۆت لێمان ببورە یا ئەکرەم الئەکرەمین خوایە لە گوناهی مردوەکانمان ببورە تایبەت مردووە بێ کەسەکان کە کەس نییە هاوارێ بۆ لای تۆ بەرزکاتەوە ئێمە یا ئیلاهی هاوار بۆ لای تۆ بەرزەکەنەوە لە گوناهیان ببورە یا رب العالمین آمین آمین والحمد لله رب العالمين وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين خواهي قول لقناه من الشيء أجبوري وخوالي من قبولك